السلام عليكم ورحمة الله وبركاته. سلااو لە قوتابیانی خۆشەویست قوتابیانی عزیز مامۆستاوەشاگم لەگەڵتان دەم بۆ تۆمارکردنی وانەکانی فیزیای پۆلی 11 قوتابیان لەوانەی ئەو ڕۆماندا لە نمونەی پێنجی واو کە لە جوڵای وزە لە بەریەکەوتن تاو ناجیرەکان دەستی ڕابردوو لێ ڕاوەستاین هەوڵ دەدەین ئینشەڵڵا ئەو پسەرانە پێکۆشی کار بکەین ترکمان وەک بیرهێنانێت تەنێک تاو ناجیرەکان ئەو تەنانە بوون کە دوای کە بەریەک دەکەون هەمان خێراییان دەبێت هەمان خێرایەتی کۆتاییان دەبێت باشە لێرە ئینشەڵڵا پێکەوە ئەو پسەرانەشی دەکەینەوە. پرسیارەکەمان دەڵێت دوو گۆ لە قوڕ دروستکرا و ڕوبەڕوو بەریەک دەکەون بەریەکەوتنێکی تەواو ناجیر بخۆی هەر لە پرسیارەکە پێگوتووی بەریەکەوتنێکی تەواو چییە ناجیرە بارستایی گۆی یەکەم 0.5 کیلۆگرامە بە سەرەتا خێرایی یەکەم 4 مەتر بەسەر سێکەم بەرەو لای ڕاست وە گۆی دۆم بارستایەکەی 0.5 کیلۆگرامە یعنی بارستای دۆمان 0.5 کیلۆگرامە بە سەرەتا خێرایی 3 مەتر بەسەر سێکەم یعنی VI2 مان هەیە بڕەکەی چەندە 3 مەتر بەسەر سێکەم بەرەو کوێ بەرەو لای چەپ یعنی سالبێکی ئەلێرە زیاد دەکەی بۆ خۆت باشە بەو شێوەیە VI2 سالب 3 مەتر بەسەر سێکەم دوای خێرایی دوو گوۆیەکە بێکەوتیکاوەکە چەندە دوای بەریەکەوتن دەڵێت دوای بەریەکەوتن دوای خێرایی یعنی چی یعنی V final چەندە هەردووکە هەمان V finaliان دەبێت باشە وەگە لێرە داواکراوچێ V finalە بڕی کەمبوونەوە لە جوڵەوزە لە ئەنجام بەریەکەوتنەکەژا چەندە باش قوتابیان یعنی دراوەکان چمان هەیە بابە بارستای یەکەمان 0.5 کیلۆگرامە خێرای سەرەتامان 0.5 مەتر بەسەر سێکەندا و بارستای دووەممان 0.25 کیلۆگرامە و خێرایی دووەممان سالب 3 مەتر بەسەر سێکەندا ئەو سالبە لەکوێ هات دەڵێ بەرەو لای چەپ دەبێت نیشانەی سالی بۆ دانێ V finali دەوێت و پاشان گۆڕان لە جوڵەوزەی دەوێت ئەمە گوتمان لەبەر بێکەوتنی تەواو ناجیرەکانە ئەگەر بێت بین V final دۆزینەوە V final دۆزینە ئەوەی کە لەگە V finalە M1 و M2 ڕێک دەستێت شوێن دەسێت بن کەرتەکەی بۆ شێوازە یاسایەکە ئاوا لێ دێ باشە هەرێک لە دراوەکان بێنە دای بنێەوە بەس ئاگدار بە وەک پێم گوتی V2 ئینیشەڵمان چیە سالب 3 باشە وەردەیان بنێەوە خێرایی کۆتایی چەندە دەچێت 1.67 مەتر بەسەر سێکەن بەرەو کوێ بەرەو لای ڕاست لەبەرچی بەرەو لای ڕاستە چونکە سەرەتای خێرایەکەمان لێرە بەرکوێ بوو بەرەو لای ڕاست بوو ئێستا ئەگەر بین گۆڕان لە جوڵەوزە بدۆزینەوە گۆڕان لە جوڵەوزە چۆن دەدۆزیەوە ئەمە لە دەستەکانی پێشوو باسی جوڵەوزەمان کرد جوڵەوزە یاسای خۆی هەبوو جوڵەوزە دیکردە 1/2 MV تواندوو یاسایەکەەوە بیر دێمەوە جوڵەوزە یاسای جوڵەوزە چ بوو یاسای جوڵەوزە دەمانگوت دەکاتە 1/2 MV تواندوو ئەو یاسای باشە جا ئەمە ئەگەر بین جوڵەوزەی سەرەتا بدۆزینەوە دەڵێن جوڵەوزەی سەرەتای تەنی یەکەم ئەوەی تەنی یەکەم کۆ جوڵەوزەی سەرەتای تەنی دووەم باشە ئەلێرە ئەو جوڵەوزە سەرەتا بۆ هەردوو تەنەکە پێ یاسایەکان هەرێک یاسای خۆی دەنووسی بەنسبەت ئەوەیان بارستایی یەکەممان 0.5 و خێرای سەرەتای یەکەممان 4 کۆ 1/2 بارستایی دووەممان 0.25 و خێرای سەرەتای دووەممان سالب 3 تواندوو ئەوە پێکەوە لێک دەدەی کۆی ئەوەش پێکەوە لێک دەدەی کۆی هەردووجان پێکەوە کۆیان دەکەیەوە ئەنجامەکە دەکات چەند دەکاتە 5.125 جوڵ ئەوە جوڵەوزەی سەرەتا بە هەمان شێوەش جوڵەوزەی کۆتای تەنی یەکەم کۆ جوڵەوزەی کۆتای تەنی دووەم کۆیان دەکەیەوە لێرەدا جوڵەوزەی کۆتا دەکاتە بەرەنجامی هەردوو جوڵەوزە کۆتایەکان لێرەدا جوڵەوزەی کۆتامان چەند بۆ دەرەچێ پاشەوەی کە کۆمان کردەوە دەکاتە چەند 1.05 جوڵ تەماشاکە قوتابیان ئەوە جوڵەوزەی سەرەتا بوو ئەوەشیان چییە جوڵەوزەی کۆتای هەردوو تەنەکەیە باشە ئەوە جوڵەوزەی سەرەتای هەردوو تەنەکە ئەو جوڵەوزەی کۆتای هەردوو تەنەکە دیقەت دێ ئایا یەکسانن نەخێر یەکسان نابن چونکە پێمان گوتی تومان لە تەنە تاو ناجیرەکان جوڵەوزەکانی بە هیچ شێوەیەک یەکسان نابن ئەگە گۆڕان لە جوڵەوزە بدۆزینەوە گۆڕان لە جوڵەوزە دەکاتە جوڵەوزەی کۆتاکەم جوڵەوزەی سەرەتا جوڵەوزەی کۆتامان 1.05 بوو کەم 5.125 دەکەی گۆڕان لە جوڵەوزە دەدۆزی بۆ شێوەیە دەتوانی هەموو پرسیارەکانی تەنە تاو ناجیرەکان بۆ شێوە حەلکەین لە ڕاهێنانی پێنجی واو بە هەمان شێوە قوتابیان بە هەمان شێوە دەتوانی تەنی تاو ناجیرەکان خێرایی کۆتایی بە هەمان شێوە داواکراوەکە ئێرەشیان بە هەمان شێوە V final لە دۆزیەوە پاشۆکە V final دیتەوە ئەنجا دەی جوڵەوزەی سەرەتای تەنی یەکەم بۆ هەردوو تەنەکە جوڵەوزەی سەرەتایەکان دۆزیێ بۆ هەردوو تەنەکە
پاشان جوڵەوزەی کۆتایی هەردوو تەنەکان دۆزیەوە و مەرجیشە ئاگادار بە مەرجە یەکسان نەبێ چونکە یەکسان نابن بۆ خۆی یەکسان نابێ پاشەوەی کە جوڵەوزەی سەرەتامان دیتەوە کە 18 جوڵە و جوڵەوزەی کۆتاشمان دیتەوە کە 0.653 جوڵە وەرە لێکیان دەرکە دەکات چەند دەکاتە سالب 17.3 جوڵ ئەوە گۆڕان لەو جوڵەوزەیە باشە پرسیارەکانی کەش قوتابیان پرسیاری دووش بە هەمان شێوە شیکار دەکرێت و پرسیاری سێش لەبەر ئەوی بیرۆکەکانیان هەمان شێوەیە یعنی وەکو یەکن باشە ئێستا دێنە سەر بەریەکەوتنی تەنی جیر با بزانین بەریەکەوتنی تەنی جیر چیە قوتابیان ئێستا مە تەنی تەواو ناجیرمان زانی ئایا بەریەکەوتنی تەنی جیر چییە بەریەکەوتنی تەنی جیر ئەگە بین پێناسەیەکی وەربگرین دەڵێن ئەو بەریەکەوتنەیە کە تێیدا هەر یەکە لە تەوژم و جوڵەوزە چییە پارێزراو دەبن ئاگادار بە ئەمە گوتمان لە بەریەکەوتنی تەنی تەواو ناجیر تەوژم پارێزراو دەبوو تەوژم بەهێڵ بەڵام جوڵەوزە هەرگیز پارێزراو نابوو بەڵام لێرە هەم تەوژم و هەم جوڵەوزە چییە پارێزراو دەبن تێبینیەکانمان چن لێرە لە بەریەکەوتنی جیردا دوو تەن هەر یەکەیان بەر ئەوی تیران دەکەوێت و پاشان دەگەڕێتەوە بۆ سەر شێوە بنەڕەتەکەی خۆی بەپێ گۆڕان لە جوڵەوزەی گشتی ئەو زۆ گرینگە لە هەڵبژاردن بۆ دێنێتەوە مامۆستا مەبەستمان لێرە چییە مەسەلەن ئەمە نمونەیەکمان هەیە نمونەیەکی زۆر جوانمان هەیە دوو تۆپمان هەیە قوتابیان ئەو دوو تۆپەمان هەیە ئەو دوو تۆپە ئەگە بین لەباری سەرەتاوەریان بگرن هەردوو تۆپەکە بەرەو یەک دێ پاشەوەی کە بەریەککەوتن چیان لێدێ لێک دوور دەکەونەوە وەچی خۆیان لێ دێتەوە دەکەنەوە باری سەرەتای خۆیان بەو جۆرە جوڵە بەریەکەوتنە دەڵێتین بەریەکەوتنی تەنی جیر جا لە تێبینی دووەمدا دەڵێت زۆربەی بەریەکەوتنەکە تەواو ناجیر نین زۆربەی بەریەکەوتنەکان تەواو ناجیر نین واتە بەیەکەوە نانووسێن و هەروەها زۆربەی بەریەکەوتنەکان جیریش نین باشە چونکە بەشێک لە جوڵەوزە دەگۆڕە بۆ وزەی دەنگ ئاگادار بە ئەمە وزە زۆرمان هەیە دەنگ وزەیە باشە کاتێک کە دوو تەمبەرێک دەکەون دەنگێک دەدەچێت ئەو دەنگە لە ئەنجام بەریەکەوتنی ئەو تەنانەوە دروست دەبێت دەنگیش بۆ خۆی چیە وزەیە کاتە وزەی گشتی و پارێزراوی نامێنێتەوە زۆربەی کات باشە وزەی جێڕی ناوەچی و چەند جۆر وزەمان هەیە وزەی دەنگمان هەیە وزەی جێڕی ناوەچیمان هەیە وەکو بەریەکەوتنی تۆپی پێ یان تۆپی بلیار ئەوانە کە بەریەک دەکەون دەنگ دەدەرچێت وایە زۆر باشە خاڵی سێم لە تێبینیەکان دەڵێتی دەڵ هەر بەریەکەوتنێک کە دەنگ دەربکات بە بەرکەوتنێکی ناجیرە ئەو زۆ میمەوە خاڵە گوێ بگرە دەر هەر بەریەکەوتنێک تاشە بابەجە هەر بەریەکەوتنێک دەنگ دەربکات بەرکەوتنێکی چیە بەرکەوتنێکی چیە ناجیرە چونکە دەرچوونی دەنگ بەڵگەی کەمبوونەوەی چییە لە جوڵەوزەیە ئەگەر دەنگ دەرچوو بەرکەوتنێک مانای ئەوەی وزە کەم بۆتەوە باشە کەواتە قوتابیان یاسای پاراستنی تەوژم بۆ شازە نووسینەوە و لە بۆ تەنە جیرەکان جوڵەوزەکان چۆنن یەکسانن ئاگادار بە هەم تەوژم یەکسان دەبێت و هەم جوڵەوزەش لێدێ یەکسان دەبێت نمونەش بێنەوە کوتمان دوو تۆپ کاتێک دوو تۆپی پێ کاتێک بەریەک دەکەوت ئەوە نمونەیە لەسەر چی لەسەر تەنە جیرەکان و لێرەش یەک دوو خاڵمان نووسیوە دەڵێ ئەم وێنەیە بەریەکەوتنی جیر دەردەخات لە نێوان دوو تۆپ کە تێیدا هەردوو تۆپەکە پارێزگاری لەسەر شێوە بنەڕەتەکەی خۆیان دەکەن دوای بەریەکەوتن بە جیا دەجوڵێن یعنی ئەگەر هاتو دوو تەنەکە بەریەکەوت و پاشان گەڕا و شوێنی بنەڕەتی خۆیان وە شێوەشیان نەگۆڕا ئەو بەریەکەوتنێکی چیە بەریەکەوتنێکی جیرە باشە قوتابیان ئێستا بابیم بزانین چۆن پرسیار شیکار دەکرێت پرسیار چۆن شیکار دەکرێت سەر بەریەکەوتنی جیرەکان تاشاکە بابە دەڵێ گویەکی شوشە کریستال بارستایەکەی 0.15 کیلۆگرام بە خێرایی 0.225 متر بەسەر سێکەم بەرەو لای ڕاو دەجوڵێت ڕوبەڕووی بەر تۆپێکی تر قەبارە گەورەتر دەکەوێت کە بارستایەکەی 0.3 کیلۆگرامە بوو بە سەرەتا خێراییەکی 0.180 متر بەسەر چرکە بەرەو کوێ ڕۆژ بەرەو لای چەپ دەجوڵێت تەماشاکە ئەو دراوانی کە دراوێت لە پرسیارەکە قوتابیان کە دەڵێ گوێ کە بارستایەکەی 0.15 کیلۆگرام یعنی بارستایی چەندەمە بارستایی یەکەمە باشە باش جا تۆ سەرپشک بە لەوەیدا کە بارستایەکان چۆنی هەڵەبژێری باشە بارستایەکان لێرە هەمە وە خێرایەکشمان هەیە لێرە ئەوە V باشە ئەو خێرایەکە هەمانە 0.225 متر بەسەر سێکەن ئەنی خێرای سەرەتایە بەرەو کوێ ڕۆژ بەرەو لای ڕاست واتە موجب ڕوبەڕووی بەر تۆپێکی قەبارە گەورەتر دەگەێت کە بارستایەکە 0.3 کیلۆگرامە تەماشاکە ئەوە بارستایی چەندەمە بارستایی دووەمە باشە
بەسەرەتا خێراییە کە بڕەکەی چەندە 0.180 متر بەسەر سێکەندە. باشە سەرەتا خێراییەکشمان هەیە لێرە ئەوەش سەرەتا خێرایی. بەرەو لای کوێ؟ بەرەو لای چەپ دەجوڵێت. گۆی یەکەم پاش بەرێکەوتنی بەرەو لای چەپ دەگەڕێتەوە بە خێرایی 0.315 متر بەسەر سێکەند. ئەگەر دیقەتی لەو وێنەیە بدەن قوتابیان بارستایی یەکەممان 0.015 کیلۆگرامە بە خێرایی چەند دەڕوا 0.225 متر بەسەر سێکەند بەرەو ئەو گۆیە. باشە و ئەوەشیان بارستاییەکەی 0.30 کیلۆگرامە بە خێرایی سالب 0.180 متر بەسەر سێکەند بەرەو کوێ دەڕوا ئەو گوێ بۆ سالماندانە چونکە بەرەو لای چەپ دەڕوا ئاگادار بە دەبێت نیشانەکان ئاگادار بێ ئەگەر نا پرسیارەکەت غەڵەت دەبێت. وا دابنن لێخشاندن و خولانەوە ڕوونادات بۆ گۆیەکان نە لە پێش و نە لە پاش بەریەکەوتن. دوا خێرایی گۆی دووەم چەندە دوای بەریەکەوتن. تەبعاً ئەستا تۆ لێرەکانەدا بێکۆ نەنووساون مادەم بێکۆ نەنووساون ئەو دەڵێن بەریەکەوتنێکی چیە بابە؟ بەریەکەوتنێکی جیرە. جا بەریەکەوتنی جیرەش یاسایەکە چۆن دەنووسین؟ دەنووسین M1 یاسای پاراستنی تەوژم دەنووسین لێرە. ئەگە بمان هەوێت قوتابیان ئەگە بمان هەوێت V2F دۆزینەوە بێگومان ئەوە دەبچێتە ئەو بەری نیشانەکەی دەبێتە چی؟ سالب. باشە چێ لەگە V2F M2 دەستە بن کەرتەکەی وەرە دراوەکان هەموو هەیە دادەنێ و بەڵام وەک پێت دەڵێم ئاگاداری نیشانەی سالب بە سالبەکان ئەویش حەسەب ئاڕاستەکە کە دەڵێ بەرەو لای چەپ سالب دادەنێ. باشە کە دەڵێ بەرەو لای چەپ سالب دادەنێ. لێرە V2F مان چەند دەرەچێت 0.875 متر بەسەر سێکەند پاش ئەوەی کە ئەو دوکمان دابش کرد. لە ڕاهێنانی پێنجیزە کوڕینا پێنجیزە بەریەکەوتنی جیرەکان نەفسی شت بە هەمە شێوە دەتوانین پرسیارەکەشی کارکەین قوتابیان. باشە دەڵێ پرسیار هەیە قوتابی هەیە پرسیار دەکات دەڵێ مامۆستا ئەمن ئەوە تەنی تاو نازیرمان زانی کە تۆ باسی بێکۆلیکان ئەوانت کرد ئەی تەنی تاو تەنە جیرەکان چۆن جیاکەمەوە مامۆستا بابە تەنە جیرەکان لێرە لە پرسیارەکە ناڵە بێکۆ نووسان ناڵێ هەمان خێرایان هەیە ئەوە باز ناکە کەواتە ڕێک دەزانم تەنە چیە تەنە جیرەکانە. باشە ئەو پرسیارەش قوتابیان بە هەمان شێوەی پرسیارەکەی پێشووشی کار دەکرێت بارستایی یەکەمی داوە خێرای سەرەتایی یەکەم و خێرای بارستایی دووەم و خێرای سەرەتایی دووەمی داوە. لێرە وەک گوتمان نیشانەی سالب چ کاتێک دادەنین ئەگەر تەماشای پرسیارەکەیکەین دەڵێ گۆیەکی شوشە بە هەمان شێوە بارستایەکە 0.015 بەرەو لای ڕاست دەخلیسکێت بێ لێخشاندن. لێرە ئاگادار بە بۆ ئەوەی پارێزراویش بێ جوڵوزە پارێز لێرە هەمیشە تاکید دەکات دەڵێ بێ لێخشاندن. باشە بەخێر کە دەڵێ بێ لێخشاندن یعنی ڕووەکەمان چیە سافە و بە خێرایی چەند دەڕوا 22.5 سانتیمەتر بەسەر چی سێکەند ڕوبەڕوو بە تۆپێکی تر دەکەوێت کە بە شێوەیەکی جیر بە شێوەیەکی جیر تاکیدی کردێتەوە چیە جیرە کە بارستایەکە 0.015 کیلۆگرامە بەرەو کوێ بەرەو لای چەپ مادەم دەڵێ بەرەو لای چەپ نیشانە چتا دەنێن سالب بۆ خێرایی چێ 18 سانتیمەتر بەسەر سێکەند نیشانەی سالبماندانە. گۆی یەکەم دوای بەریەکەوتنی بە خێرایی 18 سانتیمەتر بەسەر سێکەند بەرەو کوێ دەڕوا بەرەو لای چەپ دەجوڵێت. خێرایی گۆی دووەم دوای بەریەکەوتنەکە بدۆزەوە خێراییەکەمان دەوێت یعنی V2F مان دەوێت. باشە ئەو شازێک کە تازە باسم کرد گوتمان ئەوە دەبینە ئەو بەری نیشانەکە دەبێتە سالب چێ لەگە V2F M2 دەستە بن کەرتەکەی. باشە اینجا وەرە دراوەکان دابنێەوە زۆر بە ئاسایندی کە دادەنینەوە لێرە دابەشان دەکەین و ئەنجامەکەمان بۆ دەرەچێت کە دەکاتە 22.5 سانتیمەتر بەسەر سێکەند. باش قوتابیان لە قیبای پرسیارەکە دەڵێ ئایا جوڵەوزەکە پاسەدانی وەڵامەکە بکە بۆ دڵنیابوون لە دروستی بە هەژمانکردنی جوڵەوزەی گشتی پێش و پاش بەریەکەوتن. تامان لە بەریەکەوتنی جیر جوڵەوزە یەکسانن پێویست ناکە ئەم یەک دانێ دەدۆزمەوە ڕێک جوڵەوزەی سەرەتا یەکسانێ بە جوڵەوزەی کوێ کەوەتا ئەگەر یەکسان بوون ئەوە دەڵێن تەنەکە جیرە ئەگەر نا جیر نابێت. جوڵەوزەی سەرەتا بۆ هەردوو تەنەکە یاسایەکەمان چیە دەڵێن یەک بەسەر دوو M1 VI1 توان2 کۆ یەک بەسەر دوو M2 VI2 توان2 دێن دادەنینەوە هەرێکە لە بارستایی خێراییەکان دادەنینەوە جوڵەوزەی سەرەتای تەنی یەکەم جوڵەوزەی سەرەتای تەنی یەکەممان چەند بۆ دەرەچێ 0.00623 جوڵ ئەوە جوڵەوزەی سەرەتای تەنی یەکەم و دووەم. ئەگە جوڵەوزەی کۆتای تەنی یەکەم و دووەم دۆزینەوە بە هەمان شێوە دادەنینەوە بەڵام ئاگادار بە لێرە V فاینەڵی یەکەم V فاینەڵی دووەم دادەنی لێرە V ئینیشاڵی یەکەم و V ئینیشاڵی دووەم لە یاسایەکەی جوڵەوزەمان دادەنا. باشە
بین تەماشا دەکەین هەمان دەبێت هەمان دسمانداتەوە هەمان جوڵە و زەمانداتەوە جا دەڵێن لەبەر ئەوەی جوڵەوزەی سەرەتایی تەنی یەکەم و جوڵەوزەی سەرەتایی تەنی دووەم یەکسانن کاتە جوڵەوزە پارێزراوە و بەریەکەوتنەکەشمان چیە جیرە. ئەوەش بەنسبەت ئەو پرسیارە قوتابیان پرسیاری دووەمیش بە هەمان شێوە دیبرۆکەکەی بە هەمان شێوەیە زۆر بە ئاسانی دەتوانین لە ماڵێ بۆ خۆش شیکاری بکەین و پرسیاری سێمت بۆ شیکار کەم پرسیاری سێم دەڵ تۆپێکی بۆڵینگ بارستایەکە 4 کیلۆگرامە بەرەو لای ڕاست بە خێرای 8 متر بەسە سێکەند دەجوڵێت تۆپێکی بۆڵینگ بارستایەکەی چەندە بارستایەکەی ئێمی یەکمان 4 کیلۆگرام بەرەو لای ڕاست بە خێرای 8 متر بەسە سێکەند یعنی ئەوە خێرایەکەمان موجەبە V ئینیشەڵی یەکەم دەکە باش چونکە سەرەتا هاتووە ڕوبەڕووی لەگەڵ تۆپێکی وەستاوی تر تۆپێکی وەستاو تۆپەکە چی لاتوە وەستاوی تر کە بارستایەکەی 4 کیلۆگرامە یعنی ئێمی دووشمان چەندە 4 کیلۆگرام بوو جیرانە پێشی گوتی چی جیرانە بەر یەک کەوتن بووە هۆی وەستاندنی تۆپی یەکەم کە دەڵێ وەستانی تۆپی یەکەم یعنی V فاینەڵ یەکەممان چییە سەفرە ئاگادار بە باشە لە دەقی ئەلف دەڵێ خێرایی تۆپی دووەم دوای بەریەکەوتن چەندە خێرایی تۆپی دووەم دوای بەریەکەوتن بەو شێوەی هەماشی ئەوەی شازی پرسیارەکەی پێشوو ئەوەی دەبینە ئەو بەری چێ لەگەڵ V2 M2 دەستە بن کارتەکە یاساکە ئاوی لێ دەتوانێت ئەوە بکێ پێوە بۆ خۆت هەر کاتێک V2F ویست خێرایی کۆتایی دووەمی ویست بۆ تەنە جیڕەکان ڕێک یاساکە بۆ شازە بنووسە باشە وەرە دراوەکان دابنێوە لە ئەنجامدا V2F دەکاتەن 32 بەشی 4 دەکاتەن 8 متر بەسە سێکەم بەرەو بەرەو لای ڕاست تەلەبە هەیە دەڵە پرسیار دەکات دەڵێ مامۆستا بۆ ئەلێرە VF یەکمان بە سەفردانە گوێ بگرە دەیلەکن خۆت بینووسە لەبەر ئەوەی لە پرسیارەکە پێت دەڵێ بۆ هۆوەستانی تۆپی یەکەم خێرای سەرەتای تەنی یەکەممان هەبوو یعنی خێرای سەرەتا تۆپی یەکەممان هەبوو خێرای کۆتایی بۆ خۆی دەڵێ تۆپی یەکەم ڕادەوەستی یعنی V فاینەڵ یەکەممان چییە سەفرە ئەو بۆیە سەفرمان لێرەدانەوە ئەوە یەک دوو مامۆستا بۆ V ئینیشەڵی دووەم سەفرە لەبەر ئەوەی کاچی من لێرەکاناها دەڵێت تۆپی بۆڵینگەکە بەرەو هاژە ڕوبەڕوو لەگەڵ تۆپێکی وەستاوی تر هاتە لە تۆپێکی وەستاوی تر یعنی لێرەکانە V ئینیشەڵی دووەمە سەفرە باشە لەبەر ئەو بە سەفرمان دانا بابە پاشوی کە داشتنە ئەنجامەکەت بۆ شێوە بۆ دەردەچێت با بینە سەرچی داواکاری لەقی بابزانین لە داواکاری لەقی دەڵێت چی ئایا جوڵەوزەکە لێرە پارێزراوە بەبێ 1 و 2 بەبێ 1 و 2 مادەم بەریەکەوتنەکە جیڕە مادەم بەریەکەوتنەکە جیڕە کەواتە ڕێک دەڵێم چی جوڵەوزەکانیان چۆنە یەکسانن باشە یەک دانە جوڵەوزەی بدۆزەوە یەکسان دەکەی بە جوڵەوزەی کۆتایەکەی باشە وەک دەبین لێرە جوڵەوزەی سەرەتای هەردوو تەنەکەمان دۆزیەوە کە پاشەوەی کە دان دێنینەوە دەکاتە 128 جوڵ دەکاتە چەند 128 جوڵ 128 جوڵ ڕێک یەکسانی دەکەی بەچی دەڵێ جوڵەوزەی سەرەتای تەنی یەکەم یەکسانی بە جوڵەوزەی سەرەتای جوڵەوزەی کۆتای تەنی دووەم جوڵەوزەی سەرەتای تەنی یەکەم عەفوەن جوڵەوزەی سەرەتای هەردوو تەنەکە جوڵەوزەی سەرەتای هەردوو تەنەکە یەکسانێ بە جوڵەوزەی کۆتای هەردوو تەنەکە لەبەر ئەوەی لەبەر چییە چونکە بێکداچوونەکەمان جیڕە و جوڵەوزەش پارێزراو دێت باشە قوتابیان ئەوەش بەنسبەت پرسیارە سێم پرسیاری چوارمیش بە هەمان شێوەیە قوتابیان دەتوان زۆر بە ئاسانی بۆ خۆت نەماڵێ شیکاریکەی بەڵام شتێکە گرنگتر هەیە لێرە ئێستا هەر سێ جۆر بێکداچوونەکە بەریەکەوتنەکە هەر سێ جۆر بەریەکەوتنەکە لەو خشتێدا ڕوون کراوەتە و خشتێکی زۆر گرنگە لە کتێبەکەدا گرنگی پێ بدە باشە تەنی تەواو ناگیر گوتمان تەنی تەواو ناگیر ئەوەیە کە دوو تەن بەریەک دەکەون کە بەریەک کەوتن هەمان خێرایی کۆتاییان دەبێت باشە وەک دەبینی لێرە دەڵێن ئەو دوو گوۆیە بەریەک دەکەون دەڵێ ئەوەی کە ڕوو دەدات دوو تەنەکە بەریەکەوتوەکان بەیەکەوە دەنووسێن دیقەت دێ دەڵێ چی بەیەکەوە دەنووسێن بەیەکەوە دەنووسێن و خێراییان دەبێتە یەک یعنی یەک V فاینەڵیان هەیە بۆ هەردووشیان هەمان V فاینەڵیان دەبێت باشە وا چ پارێزراوە تەنها تەوژم بهێڵ جوڵەوزە هیچ شتێک پارێزراو نییە لە تەنی تەواو ناجیڕەکە لە تەنە جیڕەکاندا لێرەدا بە هەمان شێوە دوو تۆپمان هەیە بەریەک دەکەون هەردوو تەنەکە دوای بەریەکەوتن دەگەڕنەوە بەجیا وەل هەمان کات تەوژم بهێڵ و جوڵەوزە چیا پارێزراوە ئاگادار بە قوتابیات ئەوە زۆر زۆر گرینگە مامۆستا لە تاقیکردنەوە بۆ دێنێتەوە ئاگادار بە دەی ئاگا لێرە بێ باشە لە تەنی ناجیر کاچی من تەنی ناجیر
ئەوە لێرەدا دوو تەنەکە بەریەک دەکەون بەس کە بەریەک کەوتن شێوەکەیان بۆی هەیە بگۆڕێ شێوەی دوو تەنەکە دەگۆڕێت دوای بەریەک کەوتن بە جۆرێک جوڵەوزە کەم دەکات لە کاتێکدا هەردوو تەنەکە بەجار سەر جوڵەکان بەردەوام دەبن و تەوژمی بەهێڵ تەنها پارێزراوە یعنی قوتابیان ئەوەی کە لێرە لەو سێ جۆر بەریەککەوتنەی کە باسمان کرد تەنها لە بێرەکەوتنی گیر جۆڵەوزە پارێزراوە ئەگەرنا لە دووەکی کە پارێزراو نییە ئەوە یەک دوو لە هەر هەمویان تەوژمی بەهێڵچیە پارێزراوە لە هەر سێ جۆر بێرەکەوتن تەوژمی بەهێڵچیە پارێزراوە ئەوە بەنسبەت جیاوازی نێوان هەرسێکیان کە مامۆستا بۆی هەیە بۆت بێنێتەوە قوتابیانی خۆشەویست پێداچوونەی بەندی 3 بۆ 5 قوتابیانی خۆشەویست لێرە ڕادەوەستین هیوادارم لە ماڵێ ئەو پرسیارانە بۆ خۆت بە قەڵەم و قاقەز دیسان شیکار بکەیەوە تاوکو وانەی داهاتوو هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازم خی گەورە ئاگادارتان بێت.